SRT's Dialogue. سڵاوتان لێبێ من توانە عوسمان لە ئەڵقەیەکی تری بەرنامەی دیالۆگا پێتان گەشتمەوە. بابەتی ئەم ئەڵقەیەمان قسەکردنە لەسەر کاریگەریەکانی تۆڕەکانی کۆمەڵایەتی ئەنتەرنێت لەسەر کۆمەلگا و لەسەر میدیای کوردی بە شێوەیەکی تایبەت. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە جگە لە میوانە هەمیشەیەکان میوانێکی تایبەتمان لایە ئەویش دکتۆر ئیبراهیم سەعید بە خێراتنیکی گەرمێکین دکتۆرا لە بواری میدیا لە میوانە هەمیشەیەکانیشمان کاک ڕامێر مەحموود کاک هیوا عوسمان دکتۆرە چۆمان هەردی هەموو لای بەخێر بن. جەنابتان کە دکتۆراتان لە بواری میدیای حەزەکەم لە بەڕێستەوە دەست پێ بکەنەوەی کە میوانێکی تایبەتی بەرنامە کەشمانی. کاک ئیبراهیم ئێستا بەشەریەت با بڵێ مرۆڤایەتی 7 ملیار و کەسرێکە ژمارەی لەو ژمارەیە نزیکەی 3 ملیار و 100 ملیۆن کەس ئەنتەرنێتی هەیە لە جیهانە. لە سایانەوەی ئەم ژمارەیە تۆڕەکانی کۆمەڵایەتی ئەنتەرنێت بەکارێنێ. بەس تەنها فەیسبوک خۆی بە پێی دو ئامارکە ئێستا پێش بەرنامەکە دەرمانهێنا نزیکەی ملیارێک و 390 ملیۆن کەس لە دنیاە ئەکاونتی هەیە لە فەیسبوک واتە نزیکەی نیوەی ئەو ژمارەیە کە ئەنتەرنێتی هەیە. تویتەر 650 ملیۆن کەس ئەکاونتی هەیە. ڕۆژانە 4 ملیار ڤیددیۆ بینڕێ لەسەر یوتیوب. ئەم ڕقمانە ڕقمی گەورن و ڕۆژانە لە گەورەبوونی زیاترەیە. دەلالاتی ئەم ژمارە زۆرە لە بەکارهێنەری ئەنتەرنێت و لە بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و کاریگەرەکانی لەسەر کۆمەلگا و لەسەر میدیا وەکو خۆت چۆنەی بینی؟ بڵێ دیارە ئێمە گەر لە ڕوانگەی بۆچوونەکەی مەرشال مەکلۆهانەوە تەماشای تەتەوڕ و تەماشای پێشکەوتنی ژیاری ئینسانی بکەین کەی بەستێتەوە بە ئامرازەکانی کۆمونیکیشنەوە پێی وایە هەست قۆناغی تەتەوری مجتەمع پەیوەستە بە ئامرازەکانی کۆمونیکیشنەوە. ئەو چەند شۆڕشێکی داناوە بۆ ئامرازەکانی کۆمونیکیشن دیارە لە ژیانە نامێنێ بەڵام شۆڕشێکی تر سەرهەڵایە بۆ ئامرازی کۆمونیکیشن کە ئەویش هەروەکو باسە کرد تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئینتەرنێتە. ئەم تۆڕە کۆمەڵاتیانە کە لە ئێستادا وەکو باس کرد بە ژمارە زۆر لە پێشکەوتنێکی لە سەرسوڕهێنەرەیە لەسەر ئاستی دنیا بە جۆرە لە جۆرەکان جیهانێکی تازەی دروست کردووە. جیهانێک کە لێ کاتە جیهانێکی گریمانەیە جیهانێکە ئەو کەسانی کە بەکارێن لە دنیایەکی گریمانەیان پەیوەندیەکەن بێکەوە. ئەم جیهانە سەیرە لەوایە کە تەعامل لەگەڵ ئینسانە کاک و تاک بەواتایەکی تر تاکە خاتەوە ناو جیهانێکی بەرفراوان. چۆن ئێستا بە جاران کە ئینسان تەعاملی لەگەڵ تەلەڤیزیۆنە کرد بە کۆی ماڵ دانیشن تەعاملیان لەگەڵ تەلەڤیزیۆنە کرد کە تەعاملیان لەگەڵ تەلەفۆنە کرد تەلەفۆنی ماڵ بوو. بەڵام ئێستا ئەو وەسائلانەی کە لەم جیهانە بەشداریەکە وەسائلێکە پەیوەندی بە تاکەوە هەیە واتە تاک لە ڕێگەی مۆبایلەکەیەوە ئەچێتە ناو جیهانی ئینتەرنێت و جیهانی سۆشیال میدیاوە تاک لە ڕێی لاپتۆپەوە. بەڵام ئەم جیهانە گریمانەیە کەسا ڕوبەڕووی ئینسان بۆتەوە هەمومان بە جۆر لە جۆرەکان بە خۆمان بزانیا بە خۆمان نەزانین تاکێکین لەو جیهانەیە جیهانێکە سنووری نییە باواتایەکی تر هەمووی تێکەڵ یەک بووە. جیهانێکە تایە شەڕەکرێ جیهانێکە تایە تەواصلی اجتماعی ئەکرێ جیهانێکە تایە خۆشەویستی ئەکرێ جیهانێکە تایە زەواجەکرێ لە هەمان کاتە جیهانێکە تایە شەڕەکرێ جیهانێکە تایە تا سەر ئێسقان تونوتیژی تا بەرهەمەێنرێ. ئەم جیهانە سەی لەوایە جیهانێکە پۆلیسی نییە جیهانێکە یاسای نییە جیهانێکە بە جۆرە جۆرەکان ئینسانی تێچووە بەخۆی بزانیا بەخۆی نەزانێت بۆتە بە فەردێکی گردردونی بەڵام ئەم فەردە گردردونیە حەس بەخۆی بکە بەخۆی نەکە ئەوترێ کەسێک لێ کاتە نێرەرە بەڵام نێرە نییە گوێزەرەوەی کللتوریکی ترە کە کەوتۆتە ناوی بەخۆی بزانێ ئەم کللتورە ئەو جارێکی گوازێتەوە کللتوری ئینتەرنێت و کللتوری سۆشیال میدیایە. بەڵام هەروەکو بەڕێزیشتان بۆتان باستان کرد ئەم جیهانە هەروەک چۆن جیهانێکی گردردونیە هەمومان بەشدارین تا لە هەمان کاتیشە پەیوەستە بەناو کۆمەڵگەیەکی دیاریکراوە لە کۆمەڵگەیەک بۆ کۆمەڵگەیەکی ترە گۆڕێ. بۆ نمونە کە ئینتەرنێت کە فەیسبوک بە تایبەتی وەکو سۆشیال میدیا گەشەکە لە قۆناغێکی دیاریکراوە سەرەتا چۆن گەشەکە کاتێک خوێندکارێکی زانکۆیی کێت ئەم تۆڕا کاتەوە وەکو تەواصلێکی اجتماعی کاتەوە بۆ پەیوەندیکردنەوە هاوڕەکانی لە قۆناغێکی تر ئەگوازرێتەوە بۆ ئەوەی کە وەکو بەشێک لە بوارێکی ئابووری بەکاربهێنرێ. بەڵام تۆ سەیری ئەگوازرێتەوە بە ناو ئەم مجتەمەعانەی ئێمە بە شێوەیەکی تر بەکارێ بە تایبەتی لە کاتی شۆڕشەکانی کردنیانە شۆڕشی بەهاری عەرەبی سۆشیال میدیا ئەبێتە ئەمرازی گرنگی سیاسی واتە تۆ سەیری کە لە مجتەمەعێک چۆن بەکارێنێ لە مجتەمەعی غەربی چۆن سۆشیال میدیا بەکارێنێ بەڵام مجتەمەعێکی شەرقی چۆن سۆشیال میدیا بەکارێنێ. سەبەبەکەی ئەوەیە
پێداویستەکانی ئەم مجتەمع بۆ بەکارهێنانی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە جیاوازە لە پێداویستانەکانی مجتەمعێکی غەربی بۆ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان. بۆ سەبەبی سەرەکیش بەڕای من پەیوەندی هەیە بە خودی کۆمەلگاکانەوە. ئەو نەقسانەی کە میدیای تەقلیدی هەیبوو لە قۆناغێکی دیاریکراوە بە تایبەتی لە ڕوانگەی بوونی سانسۆرێکی زۆر لەم مەنتیقایە بەهۆی بەسەر میدیاوە، نەبوونی ئازادی، نەبوونی ینی تەفریغی ئینسانەکان بۆ ئانی ناخیانە، جارێکی تر سوۆشال میدیا بەکارهێنرایەوە بە جۆرە جۆرەکان بۆ تەفریقێکی سیاسی. کەواتە ئەم جیهانەکە ئەمە تێکەوتون بەڵە جیهانێکی گەردونی هەمومان بەشدارین تایە، بەڵام سەرێکی مجتەمعەکانیش لە مجتەمعێکی تر بەکارهێنانی سوۆشال میدیا جیاوازیەکەوێتنەوەە. بەڵێ کاک رامێر چۆنەی بینیتەوە؟ بەگشتی من وا تەماشایەکەم هەر یانی وەکو جۆرێک لە قۆناغی کۆمەلگا سەیرەکەم. یعنی مەسەلەکە لای من هەر سوۆشیال میدیانیە، ئێمە کۆمەلگامان هەیە لە قۆناغی کوشت و کاڵیایە، کۆمەلگاشمان هەیە بۆن لە کۆمەلگای سەردەمی پیشەسازی. ئەم کۆمەلگایی ئێستا لە دروست بووە زیاتر وەکو کۆمەلگای نێتوۆرکە بێ سەیری بکەین. واتە وشەی نێتوۆرکەکە وەربگرین کە ئەم کۆمەلگای هەمووی کۆنێکتە بە یەکتریەوە. سوۆشال میدیا لەناو ئەو کۆمەلگای نێتوۆرکە بڵێن تۆزێک تایبەتمەندی زیاتری هەیە بەگشتی. بەڵام بۆ من ئەوەیە کە مرۆڤی سەردەمی کۆمەلگای نێتوۆرک سێنس وونەکە، سێنس بە شوێن، هەستکردن و وشیاری بە شوێن لە دەستە. دوو مەسلەی ئەوەی کۆمەڵایەتی تۆزێک ئەسێتە دواوە، جیهانی گریمانەی شوێنی جیهانی واقعی ئەگرێتەوە. و ئەم مەسلەیە پێشتری زۆرێک لە بیرمەندەکانی ئەوانەی بە لەسەر تەویژمی پۆستمۆدێرنە ناویان ڕۆشتووە زۆر باسی ئەمان کرۆ لەوانە بۆ دریار کە ڕەخنەکانی لە مارکس ئەوە بوو لە بری شێوازی بەرەمهێنان شێوازی بەکاربەری جێگەی شێوازی بەرەمێنانە گرێتەوە، یا سیستەمی ڕەمزی یا هاروی کە باسی شێوەی گەڕانەوەی وێنەی یەکە چۆن لە ڕێگای وێنەوە، یعنی ئەوەی کە کۆمەلگا بەڕێوە بە پەیوەندیە مادیەکانین بەڵکو پەیوەندیە وێنەکان، گێڕانەوەیکی وێنەی حکایەتێکی وێنەی شوێنی حکایەتە واقعەکە گرێتەوە. بە بڕای من ئێمە کە لە کۆمەلگای نێتوۆرکە ئاژین کێشەیەکمان هەیە لە بینی ئەوەی کە پێوترێ سۆشیال و ئەوەی کە پێوترێ گریمانەی. هەندێک ینی ڕەخنەکانیان لەسەر ئەمە ئەوەیە کە مرۆڤێکە کە لە ناو جیهانی گریمانەی یاژی ئەو شتانە خۆیان لە واقعا ڕوونایان. بەڵام بە بڕوای من ئەوەش ڕەخنەیەکی زۆر هین نییە، چونکە لە هەمان کاتە ڕنگانەوەی هەیە. بۆ منە لە شۆڕشی عەرەبی ئێمە هەستی پێەکەین لەو ئاڵ و گۆڕانەی لە دوای نەوەدەکانەوە کە بە تایبەتی کۆمەلگای نێتوۆرک لە ساڵانی نەوەدەوە بەرەبەرە ینی شەقڵێکی جیهانی وەرەگرێ. مەسلەی گلۆبالیزیشن ینی بەشێکە لەو حقبە تاریخیەی کە تۆ ئیتر بڵین مانگە تەلەڤیزۆنی مانگە دەستکردەکان و مەسلەی سەتەلایت و کۆمپیوتەر و مۆبایل و ینی ئەم جیهانە تازەیە. بە بڕوای من جیهانێکە ئێمە لە ناویاژین مرۆڤەکان هەمان بە شێوەیەک لە شێوەکان کۆنێکتن. وەسیفەتی ئەم حقبەیە بریتە لەوەی معریفە تا ڕادەیەک ئەچێتە دواوە لە جێی معریفە ئینفۆرمیشن شوێنی معریفە ئەگرێتەوە. ناڵم لە ناوە چێ معریفە، بەڵام ئەو قورساییەی کە معریفە هەیبوو پێشووتر ئێستا ئینفۆرمیشن ئەو شتێک کە وەکو ڕێنیشاندەر وەکو گایدێک تۆ توانی سوودی لێوەربگریت. تۆ جێگە کەلیماتە ئینگلیزیەکان ڕێنوێنی بەڵێ جێگەی زانی نەگرێتەوە، ئەوەی کە پێوترێ ڕێنوێنی ئەوە جێگەی زانی نەگرێتەوەی چەکە لەو ئینانە. خاڵێکی تر بە بڕای من ئەوەیە کە لە هەمان کاتە کێشەی دنیای نێتوۆرک ئەوەیە کە دوو سیفەتیە، سیفەتێکیان بریتە لەوەی کە خێرایە کە زۆر جیاوازە لە سەردەمەکانی شۆڕشی کۆمەلگای پیشەسازی یا کۆمەلگای کوێ. سیفەتێکی تریانەوەیە ڕوون و ئاشکرایە، ترانسپارنتە و بەڵێ زۆر زۆر شەفافە. یعنی ئەوەی کە زۆر ئێغرایی تیا بڵین تۆڕە کۆمەڵایەتەکانەوەیە
ئەو هەواڵانی کە تۆ پێتەگا لەسەر ژینگە بێ لەسەر کێشەی کۆمەڵایەتی بێ زۆر بە خێرایی بڵاوە بێتەوە هەواڵەکە و زۆر بە ڕوون و ئاشکراییە چکە وەکو تەلەڤیزۆن نییە لە تەلەڤیزۆن تۆ غورفەی هەواڵت ژووری هەواڵ ئیدیت دەکرێت لە ئیدیتکردنا دەسەڵات مەشقەکرێ هەمیشە بە چ شێوەیەگە بێ هەواڵەکە ئیدیت بکرێ بەڵام هاوڵاتیان بەبێ ڕوتوشکردن بەبێ ئەو ڕێنمایانەی کە لە زانکۆ و پەیمانگاکان یا لە سیستەمی بەڕێوەبردننی تەلەڤیزۆن و رادیۆ ڕۆژنامە هەیە بەبێ ڕوتوشکردن ئیدیتی ئەو شتاکرێ واتە ئەمە بە دیوێک لە دیوەکانە ئەشێ فاکتەرێکی باش بێ لە پاڵپشتیکردنی بواری گشتی و کۆمەلگای مەدەنی و جۆرێکی تر لە کۆمەلگای مەدەنی کە لە ناو تیلیکمیونیکیشنە بنکەدانێ نەک لە ناو پەیوەند ئێمادەکانە. بڵێ کاگی هیوا جەنابتان چۆنی بینن؟ من پێشوە بزەم 2 ساڵ شتێکم نووسی لەسەر ئەم مۆزە ئێستای ئیمڕۆ مۆزە تازی ویستم لە ڕوانگەی شترەوە سەیری بکەم. کتێبێکی توبیم هێنا تعریفی جملەی عەسەبی ئەوەی کە بابلێندا بە جملەی عەسەبی یاخود نێرڤەس سیستم بە کوردی نازەم چی پێڵێن وشەکانی پێکهاتەی جملەی عەسەبیم گۆڕی سەیری دەماخی لەشی ئینسان بکەیت ئەگەر بیکەیت بە حکوومەت ئەعسابی بکەیت بە ئینتەرنێت حواسی ئەو شوێنانی کە هەست کە لەمسە گوێگرتنە بیستنە بیان کەیت بە پۆست و بە فەیسبوک و بە تویتەر و بە سەماع و بە مۆبایل هەمان تعریفی بەسەرا تەطبیقە بێت. وەزعی ئیمڕۆ دنیای ئیمڕۆمان خەریکە بەهۆی سۆشەڵ میدیاوە بەهۆی گلۆبەلایزەی بەس گلۆبەلایزیشنەوە تاکو سۆشەڵ میدیا با بڵین بە مەسیرەیە جملەی عەسەبی خۆی خەریکە دروستەکات. لێرە ئەساس لەوە یەکێ لە شتە گرنگەکانی ئەم جملە عەسەبیە ئەوەیە بۆ هەموو ئەندامانی ئەم جیهانە تازەیە کە مۆنۆپۆلی زانیاری نەماوە لای کەس نیە ئێستا مۆنۆپۆلەکە لای هەموو ئەوەی کە زووتر بێت ئەم مهمترین کەسە. دراوسەکەی بن لادن نازام ئەگەر بیرتان بێت لە تویتەر هەر ئەو شەوە حسابی تویتەری کرد بۆ سەیری کرد و بینی بووی عملی کوشتنەکەی بن لادن کە چۆن کراوە نەقلی کردبوو نەشی زانی بوو چێ نەقلی کردبوو نووسست بوو بۆ بەیانی لە خەو هەڵسابوو 5,000 فۆلۆوەری بۆ دروست بوو بە 5 سەعاتە. زانیاری مۆنۆپۆلی تر نەماوە بەدەست کەسە بەڵام لێرە گرنگ ئەوەیە کاردانەوە بەرامبەر بەم زانیاریانە چییە و لایەنی هەرە گرنگیش بۆ کاردانەوە بۆ کاردانەوەی زوو بەرامبەر بەم زانیاریانە دەسەڵاتە. بینیمان لە شۆڕشی لە بەهاری عەرەبی دەسەڵاتەکان هەمووی وەکو لاشەی شەلەل بوون نیان نەتوانی بەرامبەر بەم زانیاریانە کاردانەوەی دروستیان هەبێت کاردانەوەی خێراشیان هەبێت. بۆیە لەوەیە کە زانیاری زۆر بوو حرەکەی نەشاتێکی زۆر زیاد لە ناو کۆمەلگا دروست بوو دەسەڵاتیش هەر بە شێوازە کۆنەکە ویستی هەڵسوکەوت بکە نەیتوانی ڕووخا هەموو تێکشکە ئەم سیستەمە کۆنێکە هەبوو. بە هەمان شێوە ئەگەر بێت و سەیری میدیا بکەین میدیا بە شێوەیەکی گشتی لە سەرەتا زۆر بە شێوەیەکی تەقلیدی وەکو کاکڕامیار باسیەکە لە ژووری هەواڵە خەبەر تەحریر ئەکرێ دەستکاری ئەکرێ ناوێرن زۆر هەواڵ هەیە تالی ئەکید نەبم بڵاوی نەکەنەوە لە هەمان کاتە لە سۆشیال میدیا شتێکی زۆر سەریع پیا ئەبێت و بە پەلە بڵاو ئەبێتەوە بۆیە دوا ئەکەوێ میدیای تەقلیدی ئەگەر نێت و بە شێوەیەکی زۆر پرۆفێشناڵ و ئەو بالانسە ڕاگرێت لە نێوان زانیاری زۆر لەگەڵ تەدقیقکردن لە ئەسلی زانیاریەکان یاخود هەوڵێ با کە سۆشیال میدیاش بخاتە بەشێک لە ئۆپەرێشنی یاخود لە کاری کۆکردنەوە و دابشکردنی هەواڵ لەلایە. ئەمە جیهانێکی تازە و لۆجیکێک و منطقێکی تازەی بۆ هەمومان بەڕاستی دروست کردووە هەت وەکو سەحافە وەکو دەسەڵات وەکو هاوڵاتی وەکو بەخشێنەری زانیاری ئەوەی کە زانیاریەکانی لای نازانێت چۆن مامەڵی لەگەڵ بکات سۆشیال میدیا ڕاستە زۆر نزیکە لێت بەڵام لە هەمان کاتە زۆر حساسیشە بۆیە ئەیبینین ئیمڕۆ لەلایەن داعش و ئەو ڕێکخراوە تۆڕەوانە زۆر لە دەسەڵات زۆر لە میدیا بە شێوەیەکی کاراتر ئەتوانن بەکاری بێنن یەک شتەکەن یەک تاوانەکەن یەک سەربڕینەکەن هەموو دنیا پێی وایە لە هەموو چەند جار شێر کراوە ئەوە نەجارە ئەم سەربڕینە لە لای خەڵق زییا ئەکات ئەوان وابزانم چونکە هیچی وەکو دەوڵەت نین وەکو دەسەڵاتێکی تەواو نین ئەتوانن بە کەیفی خۆیان یاری بەم ئامێرانە بکەن
و لغزێکی گەورەیە بەڕاستی کە بزانین چۆن ئێمە مامەڵەی لەگەڵ بکەین. بەڵێ چۆماکەن ڕاستیەکەی گەشەکردنی میدیای کۆمەڵایەتی کۆمەڵی کاریگەری باش و خراپی هەبوو لەلایەکەوە بە دیموکراسیکردنی پرۆسەی هەواڵە گەیاندنی هەواڵە بۆ لە هەموو کۆمەلگای کە ئێمە کۆمەڵێک قەناتی فەرمیمان هەیە کۆمەڵێک گوتاری فەرمیمان هەیە کە راپۆرتەکە لەسەرەوەی گرنگترین شتەکانی کێشەکانی ئەم کۆمەلگایە گرنگترین هەواڵەکانی کە لەم کۆمەلگایەوە دێتە دەرەوە کامانن. میدیا کۆمەڵایەتی یا تۆڕەن کۆمەڵایەتیەکان توانیان ئەم سنوورە ببەزێنن تاکەکان و بە تایبەت گروپە پەراوێزخراوەکان بۆ نمونە گروپی پەراوێزخراو لە کۆمەلگای ئێمە کەسانی هەژارن کەساری کەمەنەتدامن ژنانن گروپی ژنانن کەمایەتێنەتەوەیەکانن کەمایەتی ئاینیەکان ئەمانە ئەتوانن بەبێ ئەوەی بە قەناتی میدیای فەرمیدا بڕۆن کە هەنێجار لەلایەن حیزب و لەلایەن حکومەتەوە کۆنتڕۆڵەکرێ هەواڵەکان لە کاتی گەشەکردنیانە بە یەکسەری بگێنن. قازانجی ئێمە لە چیایە؟ یەکەم دیموکراسیکردنی هەواڵە جۆرا و جۆرکردنێتی تەنها ئێمە لە یەک قەناتەوە نایبیستین بەڵکو لە خودی شوێنەکانەوە کە هەواڵ دروستە بێ بە زووترین کات بە خێرایی زۆر هەرزانە زۆر خێرایە زۆر ئاسانە و لە کاتی گەشەکردنی هەواڵەکانە ئێمە بەردەوام ئەپدەیتمان بۆ دێ شتێکی تریش ڕوویدا و شتێکی تری ڕوویدا ئەمە گرنگی زۆری هەبووە بۆ ئەوەی زۆر گروپی کۆمەلگا توانیویانە بەکاری بێنن بۆ داکۆکیکردن لە خۆیان لە بەهاری عەرەبیا کراوە بزوتنەوەی ژنان لە سەرتاسەری جیهانە کردویانە. ساڵی 2014 پیاوێک کوڕێکی گەنج چووە زانکۆیەکەوە مەجموعەی خەڵکی کوش لە ئەمریکا ڤیددیۆیەکی بڵاو کردەوە پێش مردنی تەجیل کرابوو کە وتبی من زۆر کچم خۆشویستەوە کە ڕەفزیان کردوم و لەبەرەوە تۆڵە لە دنیاکەمەوە گروپێک دروست بوو لە ئەنجامی ئەمان ناوینرا یەس ئۆڵ وومن بەڵێ هەموو ژنان بەڵێ هەموو ژنان لە سەرتاسەری جیهانە لە توندوتیژی پیاوە ترسن هەست بە چەوسانەوە ئەکەن ئەزمونیان هەیە لەگەڵ توندوتیژی سەکسی زیاد لە 1.5 ملیۆن ژن لەم پەڕی باکوورەوە تا ئەو پەڕی باشوور لەم پەڕی ڕۆژهڵات بۆ ئەو پەڕی ڕۆژاوە ئەزمموی خۆیان لەگەڵ چەوسانەوە تونوتیژی سەکسی باس کرد چیتر تۆ ئەگەر کەسێک یەک تۆس عەقڵ و ڕۆشنایی هەبێ ناتوانێ بڵێ کە ئەمە ڕاز نییە ئەم هەموو ژنە لە بەم هەموو باگراوندە جیاوازەوە ئەڵێن ئەمە کێشەیەکی هاوچەرخی ئێمەیە کە دەبێت چارەسەر بکرێت کەواتە ئەم مۆزوعاکە لە پشتەوە بوو لە ژێر پەردەوە بوو لە ژێر فەرشەوە بوو دێتە دەرەوە دەبێتە مۆزوعە کە قسەی لەسەرەکرێ گفتوگۆی لەسەرەکرێ و خەڵکێکی زۆرتیا بەشدارە بێ بەڵام هەر ئەمە خۆشی جاری وە هەیە ئەبێتە کێشەیەک بۆ کۆمەلگای ئێمە چۆن مەسەڵەن کۆمەڵێک ئەفسانە دروست دەکرێت یەکێک لەو شتانەی کە ڕوویدا لە سەردەمی ئابلۆقی کوبانیدا ساڵی 2014 مانگی 8 ڕۆژنامەنووسێکی سویدی چوو بوو ڕسمی کۆمەڵی ژنانی گرتبوو کە مەشقەکەن لەوێ یەکێک لەوانە کچێکی گەنج بوو کە هاتبوو بە فۆتۆگرافەرەکەی وتبوو تبێ من باوکم داعش کوشتێتی و خۆشم قوتابی یاسا بوو وازم هێناوە لێرە مەشقەکەم بۆی ئاسایشی ناوخۆی شارەکە بپارێزم شەڕکەر نەبوو شەڕوان نەبوو لە ڕاستیە ئەم وێنەی بڵاو کرد بۆ وێنەی کچێکی زۆر جوانی قشقاڵە و ئاوای کردو و دەستێکی لەسەر تفەنگەکەیەتی و جلی عسکەری لە بەرایە و پێەکەنێ ئەفسانەی ڕێحانە دروست بوو ڕێحانە کچێکی قوبانیە کە زیاد لە 100 داعشی کوشتووە کە ئێستەش ماوە داعش خبری بڵاوکردنەوە خبری ئەوەی بڵاوکردو کە گوایە کوشتویانە دوایەوە ڕسمی بڵاوکرایەوە کە نەخێرنیان کوشتۆ و هێشتا هەر شەڕەکە و بەردەوامە دیسان جارێکی تر داعش خبری کوشتنی بڵاو کردەوە شەڕ بوو لەسەر ئەم ئەفسانەیە کە لە ڕاستیە دوایی دەرکەوت ئەم کچە کەس نازانێت کە ئەسڵەن ناوی ڕێحانەیە یان نا و لە ڕاستیژە شەڕکەریش نەبووە جاری وا هەیە بەداخەوە ئەو خەبەرانی کە دروست دەکرێت جەنگی لایەنە جیاوازەکانە لەگەڵ یەکتر و ئەبێتە حەقیقەت ماوەیە لەمەوبەر خەبەری ئەوە بڵاو بووە کە ڕسمێک دانرا بوو ڕسمی سێژنی فێمینیستی ڕۆژاوایی پایپەکێشن بە ڕەش و سپی نووسرا بوو سیمۆن دو بوڤوار ڕۆزا لەگزەمبۆرگ لەگەڵ ئێما گۆڵدمان و ئەمەش بە بەردەوامی شێرەکرا تۆ هەر کەسێک ئەم ژنانە بناسێ ئەزانێ کە وەختێک ڕۆزا لەگزەمبۆرگ مرد سیمۆن دو بوڤوار 11 ساڵ عمری بوو بەڵام ئەما بێ بە حقیقەتێک بەجاری وایە میدیا فەرمیەکەش دوای ئەکەوێت ئەم خەبەرانە ئەفسانەکە کە دروستە بێت دێتە ناو میدیاشەوە لەبەرەوەمە دوو لایەنی هەیە لە ڕاستیە پلاتفۆرمێکە بۆ گروپە پەراوێزخراوەکان بۆ هێنانە پێشۆی زۆر کێشەی پەراوێزخراوە بێدەنگراو بەڵام لە لایەکی تریشەوە توانای ئەوەی هەیە کە شەڕی نێوان لایەنە جیاکان بێ و ئەفسانە و درۆ دروست بکات و لە ئێمەی بکات بە حقیقەت بەڵێ من تێبینی خۆمەڵم لەسەر مۆزوع من باسی جوان بە کۆمەڵایەتەکەی تۆڕە کۆمەڵایەتەکانەکەم برادرانی شارەتیان بە دنیای ئیفترازیە لە سۆشەل نێتوۆرکە ما بڵێن جیهانی گریمانی کە تۆ برادرێکە هەیە بە گریمانە برادرتە تەنها کاونتێکە وێنەیە کە ڕاز نییە
ئەمە قسەیەکی زۆری لەسەرەکە ئەو گوایە سۆشال میدیا با بڵێن تۆڕە کۆمەڵایەتەکان جیهانێکی گریمانەی دروست کردووە هاوڕێی گریمانەکراوی دروست کردووە یاخود باسەوە ئاکرێکە سۆشال میدیا اخترابی دروست کردو جارێکی کە خەڵک کەس بە نامۆییەکە جۆرێک لە دابڕانی کۆمەڵایەتی دروست کردو خەڵک لەگەڵ کۆمپیوتەرەکە لەگەڵ دنیایەکە تەعاملەکە کە وجودی نییە و جۆرێک لە نامۆبوونیشی تازەی دروست کردووە لەم سەردەمە بە بۆ چۆنی من ئەم شتەوانیە و چەندین با بڵێن تێڕوانی تازەش هەیە کە ئیسپاتێکە و کۆمەڵێک داتاشەیە کە ئیسپاتێکە ئەم شتەوانیە جیهانی فەیسبوک جیهانێکی ئفترازی نیە دەقە بە دەقە لە جیهانی واقعی نزیکە بێتەوە ئینسانی بەکارهێنەری تۆڕە کۆمەڵایەتەکان ئەمڕۆ کاینێکی زۆر کۆمەڵایەتی ترە لە کاینە کۆنەکەی لە بوونەوەرەکەی جارانی هەشتاکان و هەفتاکان و شەستەکان کەسێکە ئێستا بەپێی تازەترین داتای بواری ئەنتەرنێت هەموو هاوڵاتێک بە معادلی سەوسی برادری هەیە لەو سەوسیە سرڤەیەک هەیە ئەلێ لە 153 توانای ئەوەی هەیە هاوڕێگریمانەکەی بکا بە هاوڕێی واقعی و وا بکە موعیدی لەگەڵادانە بیبینێ ئێمە چەندین حاڵەتی زەواجمانەیە چەندین حاڵەتی خۆشەویستیمانەیە چەندین حاڵەتی هەمومان ڕەفیقە کۆنەکانی مناڵیمان دۆزیەوە لە مەکتەب هەمومان ئەزانین برادەرەکانمان کێ مناڵیانە بێ و مناڵەکانە ناوێنێ چیر و چەند ئەندام لە عیلەکان زیای کردووە ئەزانین چم بۆ سفرە بۆ چۆ چی ئەخۆن ئێوارە ئەم گەرم و گوڕیی کە سۆشەل میدیا تۆڕە کۆمەڵایەتەکان لە پەیوەندی کۆمەڵایەتەکانە دروستی کردەوە زۆر زیاترە لەو پەیوەندی کۆمەڵایەتانی جاران هەیبوو جاران تۆ بە هزار حاڵ ئاگەو لە گەڕەکەی پشتەوەتان هەبوو یا لە شارێکی تر هەبوو یا لە وڵاتەکەی خۆتەبوو بەگشتی ئێستا تۆ ئینترێستە هەیە و ئاگاداری کێشە جیهانەکانیشی کێشەی سەهۆڵاوەکە ئایسبەکەی چالنج چه ئینتیمایەک و چه احساسێکی بۆ مرۆڤایەتی دروست کرد کە ئەم نەخۆشیە هەیە و مەلاین کەس بەشداری لەوا کرد کە ئەم وشاری بۆ دروست بوو کە نەخۆشیەکی وا هەیە و ئەشێ دراوسەکانمان هاو نیشتیمانەکانمان خەڵکی وڵاتەوە زەرزەمینە ئەو نەخۆشەی هەبێ لەبەرەوە من لەگەڵەوە بۆ چوونانیم کە دنیای فەیسبوک دنیایشی گریمانەیە و ڕۆژ بە ڕۆژ داتاکان واڵێن ئاماژەکانی ژواڵێن کە جیهانێکی کۆمەڵایەتی فراوانتری بۆ دروست کردوون لەوەی جاران هەبووە ڕێی جەنابتان حەزمە کرد شتێ بڵێم چکە زۆر ئەوە زۆر ڕاستەکە زۆر پەیوەندی ڕاستەقینە لە نەتیجەی فەیسبوک و تویتەر و ئەمانەوە دروست بوونەتەوە بەڵام لە هەمان کاتیشە تۆ هەر لە ناو ماڵەکانە سێرکە گەنجەکانی ئێمە خۆ قسەمان لەگەڵ ناکەن کە دانیشن ئێستا زۆر ماڵهاچی لەسەر هەریەکە و لەگەڵ خەڵکی ترێکە لە دنیای لەگەڵ ئەو دقەیە لەگەڵ کەسوکاری خۆیان و خزم و کەسی خۆیان نین بە بەردەوام لەگەڵ ڕەفیقەکەی تریانن کە لە مەکتەبیش لەگەڵیانەیان لە وڵاتێکی ترەیان بیریەکەن هەنێ پەیوەندی تێکشکاندووە هەنێ پەیوەندی تری دروست کردوتەوە زانی ئەڵێن ئەم وەزعەت تازەیە جیهانی کردوتە دوو بەشێک کە لە 30 ساڵ گەنجترە بەشەکەی تریشی لە 50 ساڵ گەورەترە نازانم جەماعەتی بینەکەی وەزەیان چی ئەبێت لە وێنەی لە بینان لە بینی 30 ساڵ تا 50 ساڵ تا ئێستا هەنێکیان لەم بەرن بە بازیشان لەو بەرە زیاتر بەرە و گەنجەکە ئەمە گروپە ون بۆکەین لەو بۆنەکە بیزڵێت و ئێمەش باسیەکەین نازانین بەکام لا ئەڕۆین لێرە یەکشتی زۆر گرنگ هەیە بەڕاستی ئەگەر سێریکەی ڕۆژانە ئێستا بەس لە کوردستانەوە سەیری ڕۆژێک نازانم ئەگەر بکرێت داتا وەرگرین ژمارەی ئەو زانیاریانی کە لە کوردستان دەرەچن لەسەر فەیسبوک ژمارەی ئەو شتانێ بە فۆتۆ بێت بە زانیاری بێ بە کۆمنت بێ بە تعلیق بێ بە نوکتە بێت ملیۆنە هایە بەڵام گرنگ ئەوە لێرە ئەوەیە کە ئێمە بزانین میلەتێکمان هەبێ خەڵکێکمان هەبێ وشیار بێ بزانێت چۆن مامەڵە لەگەڵ ئەو زانیاریانە بکات ئێستا لە دەرەوە زۆر جار باسی حکایەتی وا ئەکرێت یاخود ئەم سێ ژنە ڕۆژاوایی کە پایپیانە کێشە یاخود خەڵکی تر ئەمە لێرە خەڵک وەری ئەگرێ بەڵام لە شوێنی تر ڕەنگە کەسان لە کۆمەلگایەکی تر ڕەنگە گاڵتەی پێ بکات بۆیە لێرە ئەساس ئەوەیە یەکێ لە ڕۆڵەکانی میدیا دەورێکی تازەی میدیای خۆمان و خەڵکی کە ڕۆشنبیر و خەڵکی کە تۆزێک کاریگەری لەسەر خەڵقەیە نەوەوشاریەکی میدیایی بێنێتە کایەوە لە ناو کۆمەڵگە باس لەوە بکرێت ئەوەی کە لە غەرب پێڵێن میدیا ساڤی میلەتەکەمان بەداخەوە ئەڵێم مامەڵەکردنیان لەگەڵ زانیاری زۆر تا ئێستا تاکو ئێستا زۆر سادەیە ینی ئەمەش بەشیی تەمانەگەڕێتەوە بۆ میدیای خۆمان زۆر لە میدیای خۆمان ئەبینم هەمویان نا کە فەرقی نێوان ئەم دەستگای میدیایی و فەیسبوک چییە شتێکی دەستەکەوێت یەکسەر دایەنێ نەقلی زانیارێک هەیە بەبێ ئەوەی کە سەیری بکات
بەڕای من ئەکرێ ئەمڕۆ میدیای کوردی بتوانێت یاخود میدیا بەگشتی باسی ئەم زانیاریانە بکات بڵێ ئەمە زانیاریەکانە کە لە دەرەوە هەن ئەمە زانیاریەکانی ئێمەیە ئێستا خەڵک کە سەیری BBC ئەکات کە سەیری دەستگای ڕاگەیانی ترەکات ئەڵێ باشە بزانین شتەکان هەمووی ئەبینێ لە فەیسبوک و لەم شتانە بەس ئەڵێ بزانین تەحلیلەکە چییە دەورەکە ئێستا بەڵێ من بە بڕای من کێشەکەوەیە لای ئێمە تۆ کەمترین کاردانەوە ئەبینی تۆ کاسیتە ناو دنیایەکی گریمانەییەوە کەمپینەکەی بۆ من جاران مەزبەتە بوو کە تۆ بێ بەواقعی لە دەرگای ئەو گروپە بدەی کاتوێ مەزبەتەکە بەکاربێنی جا مەزبەتەکە یعنی بۆ هەر ئامانجێک بێ کۆمەڵایەتی بێ سیاسی بێسە تۆ کەمپینەکە بۆ منە لە فەیسبوک ئەکرێ ئەم کەمپینە لە فەیسبوک زاروە دەرەنجامەکەی لە واقعا کەمترە بینیتەوە یا ئەو هەموو کاگەی ڕامێر دکتۆر ئێمە لای جەنابێ باو ناوبڕا وەرگرین دوام ناوبڕا گەڕێنەوە وڵاتان و بەردەوام ببین. جارێک کە سڵاو بابەتی ئەم ئەڵقەیەمان لە دیالۆگ قسەکردن لەسەر کاریگەریەکانی تۆڕە کۆمەڵایەتەکانی ئەنتەرنێت لەسەر کۆمەلگە و میدیای کوردی بە تایبەتی دکتۆر برایم پێشەوەی ناوبڕەکە وەرگرین جەناب ویست هەندێک قسە بڵێ من ئیزافەتەن بۆ قسەکانی هاوڕەکانم شتێکە بوو کە من حەزم کە ئاماژەی پێ بکەم شەوەیە بە جۆرە جۆرەکانیش ئاماژەی پێکرا کە ویش ئایا ئەوەیە کە ئەم تۆڕانەی تۆڕە کۆمەڵایەتیانە لە مجتەمەعی کوردیاتی دروست کردووە یعنی ئەم قسەیەکە من شتێک هەیە کە زۆر جا قسەی لەسەر کەوی شەوەیە ئەگەر تەتەوری مجتەمەع هاوتەریب نەبێ لەگەڵ تەتەوری بڵین وەسائلی کۆمونیکیشن یاخود میدیا بە شێوەی گشتی هاوتەریب نەبێ سێرکی کە لێنێ دروستەکە من هەستەکەم ئێمە لە مجتەمەعی کوردیا لە ناکاوش ئاشنا بووین بەم تۆڕە کۆمەڵایەتیانە کە زۆر بواریتر لەگەڵیا تەتەوری نەکرد بەسەن بۆ نمونە ئێمە نەوەندەکانی کۆمەڵگەی مەدەنی لە ئاستێکانیە کە سوشال میدیا لەو ئاستەیە کە تەتەوری کردووە میدیای تەقلیدی لە ئاستێکانە بوو کە تەتەوری کردووە بۆیە کە لێنێ دروست بوو کە لەنە دروست بوو هەروەک چۆنیش دکتۆر چۆمان ئاماژەی پێکرد شتێک دروست بوو کە ئەیش خراپ بەکارهێنانی تۆڕەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان خراپ بەکارهێنانی باواتایەکی ترکە من هەستەکەم پەیوەندی هەبوو بە مجتەمەعی کوردیشەوە شتێکی ئەوە لە ڕوانگەی سۆسیۆلۆجیشە زۆر جار باسەکرێ ئەو تێم تاکی ئەم مەنتیقانە زۆر جار شەخسەتێکی ئیزدواجیان هەیە ئەو شتێک کە من زۆر بەرچاوم کە و ئیزدواجێت لە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکانە بە مانایەکی ترسەیەکی زەلامێکی سێ تۆڕی کۆمەڵایەتی هەیەکی بەناوێکەوە ئەمە خۆی لە خۆیان چۆن ئیزدواجێت هەیە لە شخصێت یا ڕەنگە لە دنیایەکە کە من ئەبینێ یاخود تۆ بینێ کەسێکی محتەرەم و بەڕێز و لەسەر خۆیە بەڵام هەرەوە ئینسانە نایخ خۆیان کەسێکی ترەسێرێکان ڕێک ئەمی بەکارهێنا ڕنگانەوەی بوو لەسەر بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکارهێنانی چۆن خۆمان بە عەرەبیەکەی ناومان ناوە مستەخدمی وەهمی یان چۆن لێ چەندین بەکارهێنەری وەهمی دروست بوون بە ناوێکی ترەوە وایان کرد کە بڵین ئەوەی لە ناخیانە لە تووڕەیی لە درڕندەیی لە سوکایەتیکردن بە بەرامبەر لە بەکارهێنانی وێنەی ناشتین بۆ هاوڕەکانیان بۆ کەسێکی تر بۆ بڵاویان کردەوە بەڵام دکتۆر من لە بدایەتە ئاماژەم بە ڕقمێکە ملیارێک و 390 ملیۆن کەس ئەوە پێوترێ یوزەری حەقیقی کە ڕۆژگارێک دانیشکی کردەوە سێهمالی کردو و ئەبدەیتی ناکە و خزمەتی ناکە ینی ئەو ژمارەی کە باس کرا ینی ئێستا ژمارە حەقیقەکەیە و ئەحسایاتی شەیە لەسەرەوەی کە ڕۆژ بە ڕۆژ تەسویا بێ فەیسبوک یعنی ڕۆژ بە ڕۆژ پاکترە بێتەوە لە جواران ینی خەڵکانێک کە بدایەت ممارەسەی شخصیەتی وەهمی خۆیان کردووە و شخصیەتی مزدەوجی خۆیان دروست کردووە و یاریان بە ناوی خۆیان و بە خەڵکی تر کردووە ژمارە و خەڵکانە کەمترە بێتەوە ئەوش ڕەنگە لەوانەیە پەیوەندی بە بەرزبوونەوەی وعی خەڵکەوە بێ ئەمە تەوان لە باری کۆمەڵایەتیشان نییە تەنها لە سیاسیشا هەیە ئەبینین زۆر جار بەرپرسی سیاسی کورد تویتەر ئەکرێتەوە بە ناوی یاخۆت فەیسبوک ئەکرێتەوە بە ناوی ئەمە دیوێکێتی دیوەکەی تریشی شخصێکی تر دروستە بێت کە ئەم شخصە نییە کە بڵین بە حیاتی طبیعیە خەڵق ئەیناسێت تالیقەیە کۆمنتەکە خەڵق خۆکاتەوە چەند پەیجێکی کوردیمان هەیە بۆ نمونە داهاتوویەکی نوێ و ناز ئەم مەجموعەیە فەیسبوکی وایە نازانین چێن لە پشتەوەی بەڵام تعبیر لە ڕێیەکی سیاسی ئەکات کە هەیە ینی کە خەڵکیش ڕەنگە بەڵام کاک برایان با بێمە سەر نقطەیە تو باسی با بڵین کاریگەر سلبیەکانی کرد کاریگەر سلبیەکانی من خوێندمەوە لەسەر هەندێک با بڵێن کاریگەری سلبی بە وجە نەزەری ئەمریکی کە لە ئەمریکا باسەکرێت لە ڕۆژنامەکانی ئەمریکایە
هەمووم دیاردانە لەوێشەیە لە دەریشەوە هەیە ینی باسی واکرێت کە تەسیری لە خوێندنی مناڵ و لەشکردن مەسلەی لایانی خراپ و چاک لە هەموو شتێک پێم وایە زۆرمای کوردی ڕازنیە و قسەی جەناب خۆی زەین چۆنە لە ڕاستیەکە ئێمە گەر سەری دکتۆر شەمان باسی لایەنە ئیجابەکەی کرد شتێکی تریشەیە کە ئەلام کە سوۆسیال میدیا توانیوێتی هەندێک نەقص هەبووە لە میدیای تەقلیدیا پڕی کاتەوە وەکلای بۆ باسکرا ئەوە حەزەکەم شارەتی پێ بێکوی کە ئەو نەقسانی کە لە میدیای تەقلیدیا پڕیکرەوە کە بینە سەر میدیای کوردی شتێک هەبوو کە کەمترین بڵین ڕادەی ئازادی لە میدیای کوردیا هەبوو کە زۆر جا شتەکان فلتەری خراە بەردەم بە چەندین دەرگاوانە ڕۆژ تا چوە لای جەماوەر سەیری کرد بە جۆرە جۆرەکان ئەم فلتەر و ئەم دەرگاوانانە نەما ئێستا مباشری قسەیەکرێ شتێکی تر کە میدیای کوردی بەداخەوە بە درێژایی ئەو کاتێک بە تابێت دوای ڕاپەڕین سەر هەڵەیە میدیای کوردی ئەگەر ئێمە بەنسبەتی سێریکەین زۆربەی میدیای کوردی میدیای حیزبی بوو حتا ئێستا حتا تەماشایکن لە ئێستاشدا ئەوەی ئەو میدیایی کە کاریگەری هەیە لەسەر بۆ مسەی سەتەلایتەکان کە زۆردەی سەتەلایتەکان بە جۆر لە جۆرەکان ڕاستەخۆ من یاس بەنا ڕاستەخۆ بن سەر بە حیزبێکی دیاریکراون بەڵام جارێکی تر ئەم میدیایە ئەم سوۆسیال میدیایە سیرەکەی لەو کۆتوبەندانی حیزب بە دوورە شتێکی تر کە میدیای کە تەقلیدی نەیبوو ئەم توانی هەیبێ ئەوش دایم قسەیەکین دروستکردنی گوشار ینی بەداخەوە میدیای گوشار ئەو زەختەی کە میدیای سوۆسیال میدیا توانی دروستی کە لە بواری سیاسە لە بواری سیاسی تەبەتی لە بوارە سیاسەکە ئێمە بینین زۆر جار سیاستمەداری خۆی اعترافەوە کە ئەوان لە عنیسا زۆر جار بڕیارێک درا ئینسان حەزاکە چەند بڕیارێکی بۆ بڕیاری پەرلەمان بوو بێ بڕیاری بێ بۆ کڕینی سارە بوو بێ بە کۆنتربیون ئۆتۆمبیل بوو بێ یان خۆشتێکی دیاریکرا و ئەو گوشاری لەناو سوۆسیال میدیا دروست بوو ینی وای کرد لەو بەرپرسانە لەو بڕیارانە پەشیمان بنەوە زۆر لەو بڕیارهینانەمان زۆرتر شتی بابەتەمان زۆرتر شتێکی تر کە میدیای سوۆسیال میدیا هەیبوو کە میدیای تەقلیدی نەیبوو ئەوش ینی هەندێک وجوهی تازەی دروست کرد هەنە دەمچاوی تازەی دروست کرد کە توانین بڵێ ئەم دەمچاوانە دەمچاوی سوۆسیال میدیان بە جۆرە جۆرەکان پێشتر ڕەنگە ئەو دەرفەتان بۆ نەڕخسابێت لە میدیای تەقلیدی قسە بکەن مەلاشوان لە دوو ڕەنگە گۆتوانی حقەتە باسکەین یعنی ئایا پرسیارە سەرەکیکە لەوایە ئایا مەلاشوانیش خۆگەتۆ بیری لە بکەیتەوە ڕەنگە کولیان مطلقا من لەگەڵ یا لەگەڵ بیر بەچوونەکانیان نەبم بەڵام ئەویش ڕەنگە تەمسیلی شەریحەیەکی ناو مستەمع بکە ئەوە نمونەیەکی هێنینەوە بۆ ئێمە زۆر جاکە قسە لەسەر کاریگەریەکانی ئەو تۆڕە کۆمەڵاتیەکان کە هین بەکارهێنەیە کە داعش یعنی تەنها ئەوە نییە کە ئەوان بەکاری بێن ئەوان ئەو بوارە ڕەخساوە بۆیان میدیای تەقلیدیان بۆ نەڕەخساوە بۆیە خەڵکێکی زۆر لە لایەنگرانی لە کاریگەریشی زۆر زیاتر زۆر هەرزانتریشە بە یەک حسابیتیشی ڕاستە و خۆترە بەڵێ بەڵێ ئێستا کێشەکەەوەی مەسەنێمە بە تایبەت لە بواری ژانە مەسن کە من سوودم بەکارهێناوە لەوەی بەگەر خستنی خەڵکو و ژنان ئەم کارە ناکەن هەواڵی مردنی کوشتنی ژنێک یا پارچە پارچەکردنی یا چەسانەوەیکی زۆر بڵاوەکەیتەوە بە زووترین کات زۆرترین خەڵک ژمارە هەم زانیاریەکە هەم وێنەکە هەمووی ئەگات و ئەتوانی کۆمەڵێک خەڵک بەگەڕ بخەی بۆ ئەوەی کەمپینی داکۆچیکردن بێ چالاکی بێ خۆپیشاندان بێ ئەمانە بکە کێشەکەوەیە لایەنی بەرامبەریش هەمان شتی کردووە مەسەن چۆن مەلایەکی ڕادیکاڵ نەک هەر لە منبەری مزگەوتەکەی خۆیەوە توانیوەتی چەند هەزارێ لە دژی ژنان هانا ئەویش ڕسمی ڤیددیۆی منبەری قسەکانی خۆیەگرێ و بڵاوێکاتەوە لە فەیسبوک و هەزارانی تر کە لەوێ نەبوون ئەو ڕۆژە ئەی بینین کەواتە لەلایەکەوە من نتوانم سوودی لێوەربگرم بەڵام لەلایەکیشەوە ئەو کەسەی تر بە من بەکاری هێنێ وامە لە ڕاستیەکەی وێنەی ئەمەی کە کاکی واش باسی کرد مەسەلەی داعش بەکارهێنانی لانە تونند و تیژەکان بۆ داعش ترس ناکە بەڕاستی ئەم هەموو مەسەن حتا لە کوشتنی فەرخوندە ئەو کچە ئەفغانیەی کە ئیتیهامیەوەیان نایە پاڵی کە گوای قورئانی سووتانەوە دوایی دەرکەوت نەکردنەی سووتانەوە بەڵکو مامۆستای قورئانیش بووە ژنێکی مسلمان بووە شارەزای فقه و هەموو شتێک بووە بەرحاڵ کوشتنی ئەم کە چۆن بە تەفاسیلەوە بڵاو کرایەوە کە چەند پۆلیس و تقریبان وەکو ئەوەی دوعا پۆلیس و پیاوی جیاواز بەشدار بوون تایە و کە نەهاتووە ڕێگەی لێ بگرێ لەلایەکەوە زانیاری سەبارەت بە نەعەدالەتی بەرزەکاتەوە من بۆ خۆم سەیری و ڤیددیوانە ناکەم چونکە بە بڕوای من لەلایەکی ترەوە زەرەری زۆر زیاترێن بۆچی چونکە زیادکردنی ئەم وێنانە و بڵاوکردنەوەی وەکەوەی کەسێک مەسن کەسانێکان سەیری فلیمی ترسەکەن ئاساییەکاتەوە بزەبت سەیری چەندین فلیمی ترس بکە پاژماوەیەکی تر ناترسی وات لەیە کە تۆش سەیری سەربڕینی داعش و ستانی خەڵکو و پارچە پارچەکردنی ژنانەکەی پاژماوەیە کاریگەری نامێنێ بەمانای چی کە تۆ هاوسۆزیت نامێنێ بۆ دۆزەکە بۆ کەسەکە ئەگەر هەدەفی ئێمە ئەوەیە وشیاری بەرزکەینەوە حتا ئەمە بۆ یادکردنەوەی ئەنفال و هەڵەبجەش بە هەمان شێوە ئێمە بەکارهێنانەوەی بەردەوامی وێنەی بە کیمیایی کوژراوی ناشرین کراوی خەڵکو و پارچە پارچەکراو ئەمانەوەی هاوسۆزی دروستکەین کەچی لەلایەکەوە سەیرەکەی بە ئینگلیزی پێڵەن کۆمپاشن فەتیل یعنی
کوژانەوەی هاوسۆزی دروستە بێ کەواتە لەلایەکە تۆ بەکاری هێنی بۆ بزواننی خەڵک بەڵام لەلایەکی تری شۆلایانی بەرامبەر هێنێ بۆ سڕینەوەی تۆ بۆ بێقیمەتکردنی تۆ بۆ بێدەنگکردنی تۆ ئێمە کێشەیەکمان هەیە پێشووتر بوارێکە بوو لە کۆمەلگایە کایەکە بوو پێوترا کایی میدیا بەڵام ئێستا میدیا بریتی نییە لە کایەت کمیونیکیشن کایە نیە هەر کۆمەلگاکە خۆی کۆمەلگایەکی میدیاتیکە ئەو جۆرە لە ئینسان کە ئێستا دروست بووە ئینسانی میدیاییە یعنی کەمتر ئینسانێکی ڕاستەقینەی کۆمەڵایەتی بە شێوەیەکی بڵێ کۆمەڵایەتی بیناکرابێ مرۆڤ بە شێوەیەکی میدیایی خۆی بیناکە هەموو چالاشی و شتە ڕۆژانەیەەکانی یعنی ئامانجەکەتیایە میدیاییە زیاتر یعنی ئەمە یەکێکە لەو کێشانەی کە ئەم چاخە دروستیەکە بۆیە یعنی دایمەن مرۆڤ لە ناخی خۆیان هەستەکە کاردانەوەکە یا دەرەنجامەکەی زۆر زۆر کەمترە لە چاو بڕی ئەو هەموو بڵین ئەگززێ بۆ ناو سیستەمە یەک مەلاحەزەی با بچوو باونم تێنەپەڕێ سەرباری ئەو گورزەی کە تۆڕە کۆمەڵایەتەکان و ئەنتەرنێت دیاوێتی لە میدیای تەقلیدی کە کاک دکتۆر باسی کرد کە ڕێگەکانی ئاسان کرۆتەوە ینی ڕێگەیەکی خێرای دروست کردەوە بۆ گەشتن بە خەڵک بەبێ ئەو فلتەرانی کە دانرێ لەسەر بەڵام سەرباری و گورزە خزمەتیشی گەورەی بەڕای من بە میدیای تەقلیدی کردو بەوەی کە وای کردووە جارێکی کە سمعە بگەڕێتەوە بۆ میدیای تەقلیدیەکە لە ڕووی مزداقێتەوە چونکە تۆ ئەم هەموو معلوماتە درۆ و ئەو هەموو معلوماتە تەزلیلی و چاواشەکاری لە فەیسبووکە بەپێی مەسلحەت و میزاج و زاویە تەسکەکانی خەڵک بڵاوە بێتەوە و فڕێرێتە ناو خەڵک بەبێ هیچ چێکردنەوە و بەبێ وەرگرتنی ڕێی ئاخر و بەبێ مەزدەری ئەوەی لە ئیعلامی تەقلیدیا هەیە با بڵێن بەبێ وەرگرتنی سەرچاوی پەیوەندیدار بە بابەتەکە و بەبێ تەئکیدکردنەوە لە شایەت و لە لایەنە پەیوەندیدارەکان وای کردووە کە تۆ بڕوا ڕاستە شتەکە زووەگاتە دەست زووی بینی زانیارەکە بەس لە بەری بڕات پێ نیە ناچارە بی بۆسی هەتا میدیا تەقلیدیەکە بە وەسائلە با بڵێن بە شێوازە تەقلیدەکانی خۆی لە وەرگرتنی سەرچاوی دیاریکرا و زیاد لە سەرچاوی پەیوەندیدار وای کردووە میدیا جارێکی کە ئەهەمیەتی ئەوەی هەبێت کە لە ئەخیرا مزداقیت لای میدیای تەقلیدیە خێرایی لای سۆشیال نێتوۆرکە لای تۆڕە کۆمەڵایەتەکانە بەڵام ڕازگویەتی هەرگەڕ لە دیسانەوە من یەک سەرنجم هەیە لە سەری ئەوە یەک کێشە دروستەکە ینی خەڵک ئەبێ بە سەرچاوی دروستکردنی هەنێ بڕیار کە هەڵەیە لە بریەوەی موساتی تەقلیدی دەستە بژێر و سنتەری توێژینەوە لە پشتی هەنێ بڕیارەوە زۆر پشتە بەستن بە فەیسبوک کە هەڵەیەکی گەورەیە بۆ نوێسە خەڵکی وڵاتە ئەوێ سیستەمی سیاسی خۆی دەستنیشان بکە لە بریەوەی دەستگای زانستی و توێژینەوە و دەستە بژێر ئەمە یەکلای کاتەوە خەڵکی قانونی لە فەیسبوک چارەنووسی وڵاتەکە کەوتۆتە ناو فەیسبوکەوە حەزیان لە سێوە تازەیە بەڕای من ئەمە تەحەدایەکی گەورە خاتە بەردەم میدیا و سنتەری زانستی و سنتەری توێژینەوە میدیای تەقلیدی ئەوەی کە کاکتوانە پێ ئەڵێت تەقلیدی وەڵێنەوەی کە ناسراوە بە تەقلیدی ئەمڕۆ تەحەدایەکی تری لە بەردەمایە چۆن ببێتەوە بە سەرچاوەیەکی تر بۆ زانیاری بۆ خەڵک ئێستا سۆشەل میدیا هەمووی بردووە تقریبان جەوەکەمووی لای ئەو کەم کەس هەیە بگەڕێتەوە بۆ میدیای تەقلیدی بۆ وەرگرتنی ڕاستیەکان یاخود بۆ تێگەشتن لە حاڵەتەکە من جارێ لە پرۆفیسۆرێکم پرسی لەسک پرۆفیسۆر لەسک وتم باس محازەرەیەکی سەعات و نیوی بوو دەربارەی هەل لە هەولێر بوو ئەبزام هات بوو لۆرنس لەسک پیاوێکی زۆر زیرەکە و شارەزاشە لە بواری سۆشەل میدیا و وەزعی تازە وتم سەعات و نیوە باسی سۆشەل میدیای کرد باسی ئینتەرنێت باسی فەیسبوک تویتر وتم سەعات و نیوە کە قساکەی وشەی میدیات بەکارنهێنا ئێمە چیمان لێت ئێمە ڕۆژنامە نووس و میدیای تەقلیدی وتی نازانم وتی من بەس یەک شت پێڵێم کە 11 سەپتەمبەر ڕوویە ئێمە هەمومان سەیری شاشەی تەلەڤیزیۆنمان کرد لە شاشەی تەلەڤیزیۆنەوە وەرمان کرد کە بن لادن کوژرا هەموومان لە مۆبایلەکانمانەوە پێمان گەشت پاش مۆبایل چوینە سەر یوتیوب و سەر کۆمپیوتەرەکانمان ئەوەی کاتی هەبوو ئێوارە سەیری تەلەڤیزیۆنی کرد بۆ زانیاری تر بۆ وردەکاری زیاتر بۆیە ئەو تەتەورە گەورەی بۆ ئێستا میدیای تەقلیدی ئەوەی کە با بڵێن دامەزراوی میدیایی مەجبورە بچێتە سەر مۆبایل بچێتە سەر ئینتەرنێت
چێتە هەمان فەزایی کە ئەوانی تر ئیشی تیاکەن و محاولە کات کە ببێتە سەرچاوەی زانیاری دروست و زانیاری ڕاستەقینە. خۆی توانە باسی کرد لە شتێکی تریش هەسە میدیای تەقلیدی سوۆشال میدیا کاتەوە، ینی وای لە هاتووە بۆ ئەوانی زۆرتر ئەچن ناو خەڵکەوە، زۆرتر هەوڵێن ئەوانیش تۆڕە کۆمەڵاتیەکان بەکاربێنن، زیاتر ئەو مەسەلەن بۆ منە ئەو کێشانی کە هەیان بوو بە تایبەتی لە مۆزۆی ئازادی، لە مۆزۆی لە فلتەردان، لە مۆزۆی خێرایی هەوڵێن تەقلیدیکەنەوە. یعنی سە بۆ نمونە زۆرەی میدیاکانی هەرێمی کوردستانیش بە جۆر جۆرەکان ئازادیان زۆرتر تایە تا وەختەی پێش گەشەکردنی سوۆشال میدیا، چونکە گەشتونەتە قەناعەتەیە کە ئەوان بۆچی خەڵک لیان نەتوێرێ، چونکە ڕەنگە هەندێک صفاتە بێت لەوانە نەبێت لە سوۆشال میدیا. زمانی یەک شت هەیە ئێمە ئەبێ وریار بین بەڕاستی کە ئەڵین سوۆشال میدیا دەستگایەک نییە بە ناوی میدیا کە ئیشی سۆشیال بێت. سوۆشال میدیا ئامێرێکە بۆ هەموو کەسێکی کردوێتە ڕۆژنامە نووس. هەموو کەسێ بە مۆبایلەکەی خۆیەوە کامێرەمانێکی جارانی تەلڤیزیۆنەکە ئەگەر بێت سەیری هەواڵی 10 ساڵی ڕابردوو بکەیت، هەموو هەواڵە گرنگەکان بە سوۆشال میدیا هاتووە، بەو ئامێرە تازەیە هاتووە، نەک بە کامێرای تەقلیدی. نمونەیەکی زۆر گرنگی کە لە عێراق ڕوویە ئەدامکردنی سەدام بوو. کامێرا تەقلیدیەکە ئەم کامێرایە تا خستنە پەتەکە ئیشی کرد، وەستا لە دوای ئەوە لایان برد دەستگا ڕسمیەکە، بەڵام ئەعدامکردنەکە مۆبایل بوو گرتی. ئەو ئەعدامەکەش بوو کە بوو بە سەردێڕی هەموو نەشرەکانی دنیا، کەس سەیری پەتەکەی نەکەم، ینی وەکو سەرەتای هەواڵەکە بوو یاخود دەستپێکی هەواڵەکە، بەڵام هەواڵی ڕئیسیەکە ئەوە بوو کە مۆبایلی کە کامێرای مۆبایلەکە گرتی، کامێراکەیتر نەگرت. تاکو ئێستاش ئەکیدم هەیە ئەم وێنەیە بە وازحی، تاکو ئێستاش ئەو دەستگای کە تەسویرەکەی گرتووە ناتوانێت بڵاوی کاتەوە. ینی ئەوە شتێکی زۆر گرنگە کە میدیای تەقلیدی ئەبێ بەرەو بەکاری بێنێ ئەو وەسەتەی کە هەیە، وەسەتێکە ئەبێ بزانێت چۆن مەلەی تیاکە، ئەبێ بزانێت چۆن تەعاملی لەگەڵ بکات و لی نەترسێت. بەعکسەوە بەڕای من میدیای تەقلیدی زۆر بەهێزتر ئەتوانێت ئیش بکات، چکە ئەو دەستگایەکی باشتری هەیە، ماکینەیەکی هەواڵکۆکردنەوەی باشتری هەیە لە یەک شەخص یەک کەس یەک وێنە ئەگرێ ڕاستە، بەڵام تۆ تیمێک جێشێکت هەیە لە پەیامنێر و ڕۆژنامەنووس کە بچێتە هەمان شوێن بزانێ ئەمە ڕاستە یان ڕاست نییە، کە دەرکەوت ڕاستە ئەم شەخصە سەرکەوتووە بێت، دەرکەوت ڕاست نییە مزداقیەتی شەخصەکە کەمترە بێتەوە. لەوە لێرە بیانی پێم وایە کە دیراسەیەکی باشتری سوۆشال میدیا بکرێ و دوورکەوتنەوە لە سەحافەی کلیکەوە نیە بۆ کلیک. ئێستا ڕۆژنامەکانی خۆمان یاخود وێبسایتەکانمان کار تەنها بەس بۆ کلیکەکە بزانێت چێ زیاتر کلیکی بکات، بە هەمان ئەسلوبی فەیسبوک و تویتەر وانەوە تەعاملەکەن. بەداخەوە جاری وایە زۆر جاریش سوود لە وێنەی وروژێنەر و وێنەی ناشرینی ژماندانێن بەس بۆی کلیکی زیاتر وەرگرنەوە. ناشرینیان جوانیش ناشرین لەبەرەوەی کامانە هەنێ ڕسمی پریڤات نابێ بڵاوکرێنەوە، مەسەن هیچ پەیوەندی بە مۆزوعەکەەوە نییە، یاخود سەردێڕی ناڕاست بەکارهێنن ئەڵێن لە پەرلەمان شەڕ بوو، واو کلیکم کردەوە پێش ئەم شەڕی کە ڕوویە، کلیکم کرد دەچوو لە جۆرجیا نەزەم لە وڵاتێکی ترە شەڕەکە وەمانزای لەی کوردستانە. خۆی ئیشکالەتێک تریشەیە من ئێستاسی پێکەم و دراساتی زۆریشی لەسەرکراوە، ئیشەوەیە فرد لە سایی ئەم جیهانەی فرازەی کە سوۆشال میدیا دروستی کردووە ینی زانیاری وەرەگرێ، بەردەوام زانیاری وەرەگرێ، زانیاری وەرەگرێ، ینی بە جۆرە جۆرەکان ئیدمانیشی کردووە لەسەر وەرگرتنی ئەو زانیاریانە، ینی بەیانی هەڵستێت لە خەو یەکسەر فەیسبووکەیە کاتەوە بۆ نمونە سوۆشال میدیا کاتەوە یاخود دەردەکەی کاتەوە بزانێت چیە، چی تازە بێت، چی تازە ڕوونایەوە. بەپێی کۆمەڵێک ئەو معلومات و زانیاری فەردێکی بۆ نمونە ژمارەی ڕۆژی یەکشەمەی نیویۆرک تایمز هێندە زانیاری تایە بە پێی دراسیاڵێ بە درێژایی تاریخ مەسەلەن بۆن بە درێژایی سەدەکانی بڵین 1970 فەردێک لەو ڕۆژەی لەدایک بۆ تا مردووە ڕەنگە ئەوە زانیاری وە نەگرت پێکە لە ژمارەیەکی ڕۆژی یەکشەمەی نیویۆرک تایمز ئاە. ئەم فەردەکە سە لێسایە ئەوەندە زانیاری وەرەگرێ، ئەوەندە زانیاری وەرەگرێش یەکێک لەو کێشانی کە ڕوبەڕووی بێتەوە ڕێ لە بیرکردنەوە یەگرێ. هەموو ئینسانێکە زانیاری زۆر وەرگرت، هەر زانیاری کێشای زانیاری وای لێکە بەر لە بیرکردنەوەی بگرێ، یەکێکی لە دەجاتی ئەو بیرەکاتەوە. یعنی بۆ نمونە ئێستا ئێمە کە سوۆشال میدیا بینین ئەڵین بۆ نمونە هەمووشمان ڕۆژنامەوانی شتەنێرین بە خۆمان نازانین ئێمە گوێزەرەوەیەکی ترین،
یعنی شتێک ترە گوازینەوە یعنی بۆ نمونە کە کۆمنتێکەکەین کۆمنتەکە چیە تەکیدکردنەوە یاخود ڕەتکردنەوەی لەسەر زانیاریەکی تر زانێ ینی ئێمە لەم دیاشان ئێستا بۆ نمونە قسەیەکی زۆر باوە ئەکرێڵێ سەردەمی فەلسوفە گەورەکان سەردەمی پێغەمبەرەکان کە بیریانە کردەوە چوونە دنیایەکی خەیاڵی خۆیان و تای بەسەر چوو ئیتر ئێمە هەر بەردەوام لە بەردەم شای زانیاری گەنجەکان ئەمە جگەلەوەی کاک ڕامیاری ژووتی بەڕاستی کورتە هەواڵ و زانیاری بچووک زۆر جێگەی معریفەی گرتوتەوە ئێستا من ئێمە خۆمان نووسەرین و زۆر جار مەقالەیەکی زۆر جدی داگریت لەوانەیە دەکەس نەیخوێنێتەوە مەسەن دەربنووسە هەموو 2000 ڕسمێک دانێ دا ئەوە نەیتر مەسن لە کۆنفرانسێکا بەشداریت کرد بێ کۆمنتی زۆر زیاتر و دەستخۆشی زۆر زیاترت بۆ دێ بەبوونی ڕسمەکە وەک لەوەی کە تۆ فکرێکی زۆر گرنگت تەڕح کرد بێ ئەمە ژوای کردووە ئەوەندە شتەکان سەریعان کفتەیە ڕسمی کفتەیە دانە یەک دنیا ئەو خۆی فەلسوفێکی گەورە هەیە ماکلۆهان ئەڵێ الوەسیلە هي الرسالة واتە هەموو وەسیلەی ڕسالەی خۆی هەیە بەڕای من ئەو وەسیلەی کێسا هەیە لە قۆناغەکەمانەکە و باوە ئەیش سوۆشال میدیا ڕسالەکەی ینی ڕسالەیەکی زۆر قوڵ نییە بە حقات ینی ڕسالەیەکی ڕسالەیەکی شعبەوی وەکو ئێوەش باستان کرد بۆی زۆرترین لایکی بۆ بێ ینی نمونەیەکێک لە نووسەرە گەورەکانی هێنێنەوە ئەوەن بۆ ئەوەی زۆرترین فرێن بۆ خۆی دروستکای خودت زۆرترین کەس لایکی بۆ کە زۆر جاشتی شتێ بڵاو کات و ڕەنگە بە دڵی خۆشی نەبێ بە دڵی خەڵک بێ بەس لە پێناوی خەڵک ڕازیکە یعنی بە جۆرە جۆرەکان ئەم وسیلەی ڕسالێکی خۆشی هەیە ئەو ڕسالەیە یەکێکە لەو کێشانی کە ڕخانی کە لە دنیای سوۆشال میدیای ژیرێک ڕسالەکەی ڕسالێکی بەپێز نییە هێندە ڕسالەیەکە بۆ ینی چۆن ڕازیکردنی بەرامبەر هەمومان وەکو هاوڵاتی وەکو وەرگێر وەکو دروستکەری زانیاری وەکو زانیاریش لە وەسەتێکی لە ژینگەیەکی نوێ ئەژین ژینگەکە من ناوە فەیسبوکستان و تویتەرستان لەمە ئەبێ بزانین قوانینی خۆی هەیە ئەم ژینگە تازەیە ئێستا فەیسبوک بەقەت دانیشتوانی فەیسبوک بەقەت دانیشتوانی چاینێ سین بەڵام ئەوە دانیشتوانێکی گریمانەیە دانیشتوانێکی ڕاستەقینەی نییە دووشتی هاوتانین بۆ ناگەر بڵین وەکو ژمارە وەکو چاینایە بەڵام چاینای واقعی خۆی ئەو دەوڵەتەیە کە بەواقعی کاریگەری هەیە وەکو دانیشتوانە گریمانەیە نییە کە هیچ کاریگەریەکی نییە کێشەکە ئەوەیە زۆر گریمانەیە بۆ نمونە ئێستا هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بووە بە هەوێنی سیاسەتی نێودەوڵەتی و یەمەن لەسەر زمینەی واقعی نیارەکە دووەل کۆمەڵگاکان بە واقعی نیارەکەن بەس تۆ لە جیهانی گریمانەیە شعور بەوەی نیار و داتەپینەی ناوسەکەی خۆشە ناکەی لە هەمان کاتە لە بەروی زۆر وێنەیە زۆر گریمانەیە لێرە یەک شتی تریش هەیە کاک ڕامیار لە فەیسبوک لە سۆشەل میدیا لە فەیسبوکستان و تویتەرستان تۆ هەواڵی خۆت هەڵەبژێری جاران ئێستا ئەم وەزعی ئێستای یەمەن لە پێش فەیسبوک وایە هەمووی تەلەڤیزیۆنەکان قەناڵەکان پێیانەوتین هەواڵی یەکەمی نەشرەکانە یەمەن بوو بەڵام ئمڕۆ ئەگەر فەیسبوک یا تویتەر ببێتە سەرچاوەوە خۆت بڕیارە داوە چیتەوێ ڕەنگە هەموو شتێکی یەمەن هەموویت لەغو کردوێ ناتەوێ بیبینی وەڵەکەی تۆ نەشرەی هەواڵتە ڕەنگە یەکەم نەشرەی هەواڵە لە سایق و هەڵەبجە و ئەربەت و ئەو ناوە بێت نەک لە شوێنێکی تر کە ڕەنگە کاریگەری ڕاستە و خۆی هەبێت یاخود ئەو ڕێککەوتنی نێوان ئێران و ئەمریکا من لەگەڵ کاکتوانە لە گرروپێکی نیقاشین لەوم بیست نازام چۆن چکە وەڵەکەی من تیای نەبوو تا 4 ساعتیشی بەسەر چوو بوو ئاگام لێ نەبوو تا ئەم نەیوت نەمەزانی چیە بۆیە ئەوە سەیری ئەخبچکە بە ڕێگاوە بوون سەری تەلەڤیزیۆن و شتیشم لا نەبوو بۆیە ئەوەی کە دروستی ئەکات ئەم وەسەتە تازەیە ئەم ژینگە تازەیە ژیانی خۆش ژیانێکی بچووکتری خۆتی تیا دروستەکەی کە احتیماماتی خۆتی تەنهاتیایە بۆی ڕەنگە ینی تەبیعیشە کە دوورکەویتەوە لە سوورە گەورەکە بەسکاکی واسم ئەوە خۆتیت پرسیارە سەرێکە لەوەیە ئایا ئەوە خۆتیت یا ئەوە تۆ ئەتەوێت بەرامبەرەکە ڕازیکەی یعنی سا من نمونەیەکە زۆر جار ئێستا بۆ نمونە ئێمە زۆر جار یعنی سا حقەتێکەیە ئەمسا ڕاستیەکە ئێسا ئێمە وا ئەڵین بۆ نمونەیەکە لەسەر فەیسبوکە ئەوەی کە لە جیهانی سۆشال میدیایە وەکو خۆی بابەت بڵاوکاتەوە یانی ڕێی خۆیەتی بەڵام لە ڕاستیە زۆر جار بۆ ڕازیکردنی ئەو گروپێکە یعنی زۆر جار ڕەنگە خۆی قەناعەتی بە شتێ نەبێت بەڵام ئەترسێ دەرچێت ئەزان دەرچێت لەو کۆمەڵگا کە ئەلیزان بزنیومان ئەڵێ
وەکو چۆنەڵێتی لە قەتیع دەرەچیت ئەگەر ڕێی زۆری نەبێت قەتمان بەسم جەناب بن یەک خۆت یعنی قەتما زۆربەی بەکارهێنانی فیسبوک زۆربەی بەکارهێنانی ڕەنگە خۆیان نەبن ئەوەندەی ئەیانێ بەرامبەرەکان ڕازی کاتی خۆی خەڵک تاگیوە کاتی خۆی چێلو یادگاریانەی خەڵک حەزێکە لە فۆتۆیا تۆماریکە ئەوە بوو کە لەگەڵ هاوڕەکانی ئای خواردەوە و شوشەی بیرەکانی دانا و جێیشی خۆی تۆمارە کرد و لە ئەلبومی هەمووشمانە هی باوکمان و دۆست و خزم و دراوسێمان ئەم شتام هەیە ئێستا خەڵک لایە بە بۆ لەبەری جۆرێک لە ئەکتین هەیە لە ژیانی کۆمەڵایەتیە کە دیویکی خۆت پیشان بی کە کەسێکی بۆ من هەندێک احتیماماتە هەیە هەندێک احتیماماتە نییە یەکێک لەو نمونانەوە بەستە دیارە ئەوەیە بێگومان ینی ئەمە لەو جیانین ئەوە ئێمە باسی وەرگرتنی زانیاریشەکەم ئێستا تۆ لە تویتەر بڕیارەی ئەم خەبەرانەتەوێ ڕەنگە زۆر بە شێوەیە دروستیکەی کە کۆمەڵی خەبەرت نەکەوێتە بەش کێشەیەکی تر هەیە لە ڕاستیەوەی کە ئەبراهیم ژواسی کرد چاوەڕوانێکی زۆر هەیە لە هەر یەک لە ئێمە مەسەن فەیسبوک ئەکرێتەوە یا تویتەرەکەیتەوە بۆمبارانەکەی بە خەبەری ناخۆش فلان کەس کوژراوە فلان کەس وایە لە سیاسیەوە لە کۆمەڵایەتەوە لە اقتصادیەوە خەبەرەکان هەمووی ناخۆشن کە تۆ کەسێک بینوسەر بە چالاک بی چاوەڕوانت لێ یەکرێ بەرامبەر بە هەموومانەش موقفت هەبێ قسەت هەبێ بیکەی کە قسە ئەەکەی هەنێکیان گلەید لێەکەن لەسەر ڕاکانە دەڵێن وڵات تۆ مزایەداکەی بەسەر شتەکەەوە کە قسە ناکەی ئەڵێنەوە بۆ موقفت نییە ئەمە ئەوە ڕوویداوە ینی زۆر جارەکەوێتە حاڵەتێکەوە کە چاوەڕانیشی زۆرت لێ یەکرێ بەس لە بەرەوەی تۆ حزورت هەیە و پێجێکتێ لە فەیسبوکە لای جۆنابتین من پێم وایە جیهان وە کۆمەلگا هەمووی بە شێوەیەکی واقعی بەڕێوە ئابرێ بەڵام لە دنیای گریمانەیە تۆ هەڵوێستە واقعیە لە دەست دەدەی بۆ نوێ هەڵوێستیەوەی کۆمەلگا بۆ نوێ لە 10 کلاس پێگاتووە یعنی ڕیزبەندی کۆمەڵایەتی هەیە لە کۆمەلگایە دەسەڵاتێ پەیوەندی هێزێ گەمایە تۆ لە دنیای افترازیە هەموو ئەم زۆر مسڕانەیە هەمووان بەشێکی هەیەویە لە ژیانی کۆمەڵایەتی ئەم قۆناغی ژیانی کۆمەڵایەتی مرۆڤایەتی نەخۆ من ناڵم جاز نابێتەوە ناتوانین تازە بکشینەوە یعنی بۆ قۆنا من هەر نازانم چۆن پێشتر خەڵک ژیاوە ینی بۆ نمونە تو هاو نیشتمانی دوو دەوڵەتی تازە یەکیان دەوڵەتی حەقیقەکەتە ئەوەی تریشانە دەوڵەتەیە کە ئۆنلاین هەمومانی پێ برادران زۆر سپاسی بەشداریتانەکەم سپاسێکی تایبەتی دکتۆر ئیبراهیم ئەتین بۆی کە لە مەڵقا بەشداری کردین تا هەڵقەیەکی تری دیالۆگ شاد و سەلامەت بن.